ئێمە وەکو یەکێتی تۆپی پێی کوردستان ئەو کاتانە بڕیارەکان جێبەجێکن کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بە ئێمە بڵێ خولەکان بکەنەوە و دیارە خۆشتان نەزانن ئێستا لەم کاتانە ئەو چالاکیانە نییە کە بکرێتەوە و دیارە ئەگەر حکوومەتی هەرێم طبعاً کە مناڵم حکوومەتی هەرێم ئەو وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی ئەگەر بە ئێمە بڵێن ئێمە ئەو ساتوانین بێ جەماوەر و یاریەکان بڕین بەڕێوە و ئێمە پێشەوەی کۆبوونەوە پێشەوەی بڕیاریشی لێبین ئەبێ سەر جەمیانەکانی بەشداربوون لە خولی پلەنایەکان بانگێشی یەکتۆپی کوردستان کەین کەوا ئەوانیش دیارە قسەشتی خۆیان هەیە ئەوان نەوانەیە بێ لەم کاتی موچەیە کێشەی گرفتی داراییانە بێ لەگەڵ یاریزانەکان ئەوێ بە هەردوو لە بتوانین شتێک بکەینکەوە خولەکە ئایا بەرین بەڕێوە یا ئەوە تا خولەکان هەڵوەشێنینەوە هەتا ئەم کاتانەش هیچ شتێک نییە لە ئارا خۆشتان نەزانن هاتوچەی بینی شارەکانی هەرێمی کوردستان ڕێگە پێدراو نییە و کەس ناتوانێت بچێت لەبەرەوە جارێ ئێمە ئەو چارەکەکانمان وەستانەوە.